ئەو کاتە هەموو کاتێکتان باش بیسەرانی رادیۆ دەنگی گەل بە بەرنامەی دەنگی شیلان جارێککە هاتینەوەلاتان. من هەورین جەنگاوەر میوانی بەرنامەی و هەفتەیەمان هەواڵ ڕووکەن نەغەدا ئەندامی دەستەی بەڕێوەبەری کۆمەڵگای ژنانی ئازادی ڕۆژهەڵاتی کوردستان کەژارە. بابەتی بەرنامەی و هەفتەیەمان بارودۆخی سیاسی ئێران دوای هاتنە سەرکاری مەسعود پزیشکیان و فشارێک کە بەتایبەت لەسەر ژنان بە ناوی حیجاب و ناموس هەروەکی دن بەڕێوە دەچێت و حکمی سێدارەی وریشە مرادی نەسراو بە جوانەسنە لەگەڵ میوانەکەمان وتوێژ بکەین. هەواڵ بەخێراتم بۆ بەرنامەکەمان. زۆر سپاس. هەروەک سەرەتا بەحسمان کرد مەسعود پزیشکیان سەرۆکۆماری ئێران پێش هاتنە سەرکارەکەی بە بانگەشەی ئەوقافی ملی و یەکگرتووی نیشتمانی هات، بەڵام بەرئەکس دوای هاتنی ئەشکەنجە و ئێدام و فشار لەسەر کۆمەلگا بەتایبەت ژنان زیاتر بوون. ئێوە ئەو ڕەوش و ئاڵۆزیە ئێران بەچیەوە گەرەدەن چۆن هەڵدەسەنگێنن؟ بەڵێ سەرەتا دەستخۆشیتان لێ دەکەین بۆ ئەو بەرنامەیە. من زۆر نامهەوێ باس لە مەسلەی دەوڵەتی پزیشکیان بکەم. ڕاستە پرسەکە زۆر گرینگە و مەسلەی بحرانی سیاسی بە تایبەت قەیرانی ئابووری ئی کۆمەڵایەتی ئی شار بگشتی ئەخلاق بگرە ئی هەموو بوارێکی کۆمەڵگەدا قەیرانێکی زۆر قوڵ هەیە لە ئێران و هاتنی سەرکاری پزیشکیانیش وەکو بڵێ دۆڵ و زڕنایەکی لێ دەیبێژی ئەوە بە هەتوو هاوار چارەسەری دەهێنێ پزیشکیان بۆ ئەو هەموو قەیران و بحرانەی سیاسیە ئی مرۆڤاییە لە ئێران و بەتایبەت ڕۆژهەڵاتی کوردستاندا. ئەوە هین نەبوو، هاتنی پزیشکیان بەو دەنگووە نەبوو. ئێمەش چاوەڕوان نەبووین کە پزیشکیان هاتەوە سەر کاشتەکان چارەسەر بکە. بۆچی چاوەڕوان نەبووین؟ بۆچی پیشبینیمان بەم شێوازەیە؟ چونکە لەوێدا مەسئلەی پزیشکیان نییە، مەسئلەی شەخسیش نییە. ئەگەر تۆ بڵێ پزیشکیان وەکو کەس شتەکان دەتوانێت دیار بکە بە دڵنیایی وای ئێمە دەتوانین بێژین ناتوانێت دیار بکە. بەر لەوەی کە بێتە سەرکەوەکو خۆشتان لە پرسەکەتان ئاماژەتان پێ کرد، بەر لەوەی کە بێتە سەرکار کۆمەڵێک دەنگووی کە کەسێکی باشە و کەسێکی بە ڕێگەی حەلەکان دێتە سەرکار و چارەسەری سیاسی دێنێت و نازانم چی چارەسەر دەکات و چی ناکات. ئەوکو گوتم دۆڵ و زرنایەکی بۆ ئەوی تۆزێک هەواکە بەڵاوکەن و سەرنج بچێتە سەر پزیشکیان و کابینەیەکی نوێ و نازانم چی و چی. لێرەدا دەبێ چاو لە خودی دەوڵەت بکەین. مێژووی دەوڵەت بۆ خۆی چییە؟ لەکوێ هاتووە؟ چەند ساڵە لە سەرکارە؟ ئەوانەی کە دەوڵەت بەڕێخستن دەکەن کێن؟ ئایدۆلۆژیای دەوڵەت چییە؟ پشت بە چی دەبەستێ؟ خۆ لەسەر چی بەڕێخستن دەکا؟ ڕۆڵی پزیشکیان لێرەدا دەبێ بە چی دەبێت چاوری بکەین؟ بۆیە ئێمە کە چاو لە هەموو مێژووەکە دەکەین ئی دەوڵەت بە تایبەت دەوڵەتی کۆماری ئیسلامی دەبینین کە ڕەنگی گۆڕاوە. مەسەن ڕئیسیان مردنی ڕئیسیان یان ئەگەر نەمردبا لە سەرکاربا لادانی ڕئیسیان یا مەسەن هەر کامل لەو ڕئیس جمهورانەی کە هاتن دەرباز بوون بەواتەی گۆڕانکاریەکی لە ئێراندا نییە. وەکو گوتم لەوێدا ناوەندی دەوڵەت دیار دەکە هەموو شتێک. فقط بڵین جل دەگۆڕێ، لەباس دەگۆڕێ. ئێستا پزیشکیان لەباسێکی مۆدرنی دەوڵەتی ئێرانە دەتوانین بڵین ماسکەیەکی نوێی ناوەندە، ئی ناوەندی دەوڵەتە. ماسکە ینی نقابی نوێ یان نقابی نوێ ماسکەی نوێ هەر چ ناوێکی لێ دەکەین نقابێکی ئاوا بڵین بە گۆرەی ئەمڕۆ دەیانەوێ هینکەین. دۆکتۆرە ئەمامەی نییە و نازانم ئەو چی پێ دەڵێن هینە ڕەشە ئەبای نییە تۆزێکی بە شکلێکی در قسە دەکە یان مەسەڵەن کراوەترە یان نەرمترە یان لە خەڵک تێدەگە یان کێشەی ژن چارەسەر دەکە. ئێمە فریوی ئەو شتانە ناخۆین. ئێمە خاوەن فکرێکین، ئێمە خاوەن ئایدۆلۆژیەیەکین، خاوەن فەلسەفەیەکین کە ڕێبەر ئاپۆ پێشەنگیە، کە مێمارەکەی ڕێبەر ئاپۆیە. ئێمە کەواتە لە دەوڵەت نەتەوەکان لە مێژووی دەسەڵاتداران باش تێدەگەین. لەبەرەوە قسەکانێکی کە دەکران بۆ ئێمە زۆر تەسیری نەبوو. هەر بۆیە خۆیان دەتوانن بۆ خۆیان فری بدەن، ئیتر ناتوانن کۆمەڵگەش فری بدەن. کۆمەڵگەی ئێرانیش کۆمەڵگەیەکی تێگەیشتووە، بە تایبەتیش ڕۆژهەڵاتی کوردستانیش هەموو نەتەوەکانی تریش کۆمەڵگەی
کۆمەڵگەهایەکی نەتەوهایەکی تێگەیشتون لە سیاسەت تێدەگەن، لە دەسەڵات تێدەگەن، لە خۆ ڕێخستنکردن تێدەگەن، لە پێکەوە ژیان دەزانن. لەوانەیە ئێستا لە قەیرانێکی کە دەوڵەت دروستی کردووە بەسەردەمان، بەڵام لە تێگەیشتنی خۆیان کەم نەبووە، لە تێگەیشتنی گەل کەم نەبووە، ژنان کەم نەبووە. بۆیە کە ئێمە ئەوانە هەموو دەینە لای یەک کەواتە تەجروبەیەکی هاتنە سەرکاری پزیشکیان لە لای ئێمە هەیە، کێ و چییە و چکارەیە دەهێوێت چی بکە. بۆیە لە هاتنی سەرکاری پزیشکیان بۆ ئەمڕۆ خۆیان دەڵێن نا، مەسەڵەن کەسانی دەرەوەی ئێمە دەڵێن ئامار نیشان دەکەن، دەڵێن کوشتن و خۆکوژی و ئێدامەکان چەند بەرابەر بووە، فقط ئەو ماوەیە کە پزیشکیان لە سەرکار بووە. دیسان قسەکانی من پشتڕاست ناکە، فکری ئێمە پشتڕاست ناکە، پشتڕاست دەکە، چونکە ڕاستیەکانی ئەوان لە ناوەند دەوڵەتدایە، پیاو دەوڵەتدایە، فاشیزمێکی ئاوا بووە. پزیشکیان فقط دەستورەکان جێبجێ دەکە، هەتا ناتوانێت ئەستی دەستورەکانی ئەوانی جێبجێ بکە. هەر بۆیە دەبێت گۆڕانکاری لە مێژووی دەوڵەت دروست بێ، لە ناوەڕووکی دەوڵەت دروست بێ، لە زیهنیەتی دەوڵەت دروست بێ. ئەگەر لەوێدا دروست بێت تۆ دەتوانی باس لە گۆڕانکاریەکان بکەیت. دەنەوەکوتر کەسهای جیاوازیش بێنە سەرکار، سیاست هەمانە، عەقلیەت هەمانە، زیهنیەتی کوشتن و قڕکردن و ئێدام و توندوتیژی و نەتەوپەرستی و دینپەرستی و نازانم جنسیەتگەرایی و زانستگەرایی و ئەو شتانە بەردەوام دەکەێت، چونکە خۆ لەسەر پایەکانی ئەوە خۆ لەسەر ئەوان دادەمەزرێنێ. بۆیە گۆڕانکاری نییە. ئاماژە بە کورتی بە شتێکی تر بکەم، شۆڕەشی ژنجیان ئازادی هاتە ئارەوە تێکۆشانێکی گەورە دەکرێت، بەرخودان هەیە، شۆڕەش بەردەوامە، چونکە گۆڕانکاری هەن. ئەوان بۆ فریودانی دیسان لە دڵی خۆیانەوە، بۆ فریودانی خەڵک و ژنان ویستیان گۆڕانکاری دروستکەن. بۆ جاری یەکەم لە نەو کابینەی پزیشکیان 3-4-5-6 ژنیاندانە. ئەویش شتێکی ڕاست نییە. ڕاستە لە ئەنجامی تێکۆشان بۆ کە مەجبورمان شتێکی وا بکەن، بۆ ئەوەی کە ڕێگری لە تێکۆشان و شۆڕەشی ژن بگرن، ویان کرد، بۆ بێدەنگ بکەن ویان کرد، بەڵام لە ناوەڕۆکدا ئەو ژنانە هیچ دەسەڵاتێکیان نییە. لە ناوەڕۆکدا ئەو ژنانە ناتوانن ڕۆڵی خۆیان بگێڕن. بەڕێوەبەری ئەو سیستمە و دەسەڵاتەش. بەڵێ، جا لەبەرەوە ئەو ژنانە نوێنەری قسەکانی ئەوانن. ناتوانن بۆ ژنان شتێک بکەن، هیچ ڕەبتێکی پێ نییە. ئەگەر ژنێکی ئاوا بکەن، ژنێکی بۆ پیاو ئامادەکەن، پیاو سەلاری ئامادەکەن، لە ناو حجاب و لە ناو دینپەرستی و نازام چی و چی خنکاوە. بۆیە ئێمە دەڵێم حەز ناکەین زۆر لەسەر پزیشکیان قسە بکەین، چونکە پزیشکیان وا دەزانێ دەڵێ گۆڕانکاری و ئەم لاولا دەکە کە بەڕاستی تاغیراتێک هەیە لە هینە لە مەسلەی ژن و لە مەسلەی کۆمەڵایەتی شتێکی وها نییە. هەر پێچەوانەی ئەوە بەردەوام ئەو شتانەی کە دەیان هەوێت جێبجێ دەکەن، ئێرشەکان هەروایە، توندوتیژەکان هەروایە، ژنانی کە بە مۆدلی خۆیان دەردەخەنە پێش هەروایە، گەنجێکی مۆدلی ئەوان بێ، ئەوەتە نازانم لە ناو 3 بەرامبەر پێشتر گەشتی ئێرشاد و پۆلیسی ئەخلاق و نازانم کەسی ناموسپەرست و نازانم بکوژەکان و قاتیلان و دەستدرێژکەران زیاد بوونە لە ناو ئێران و ڕۆژهڵاتی کوردستانە. جا ئەوێ ڕۆژێ ئەخبارێکی دەرکەوتو بووم پێم سەیر بوو، پیاوێکی جەلادێکی بڵێن کە وەکو هەر خۆیان وەکو دەسەڵاتداران تەجاوزکارێکە، دەستدرێژی هاتە سەر ژنێکە، ماوەیەک لە ئێران دەردەکەن، دوای دەگەڕێنەوە بەبێ ئەوەی کە سزا بدەن. یعنی ئەوەش هوشیارێکی تر بۆ هەموو ژنانە کە ئاگادار بن، ئەوە دەستدرێژکارێکی حەیکەلی وەحشەتناک هات، ئەگەر هەر قسەیەکی بکەن لە ڕۆح و فکر و بەدەن ئێرشتان بۆ دێنێ، دەستدرێژتان دەکاتە سەر. ئەوەش وەڵامێکی کە بۆ چارەسەری ژنان دەیان کرد. ئەمە یەک نمونە دەدەم کە زۆر نمونەی وەکو ئەوە هەیە. بۆیە هاتنی سەرکاری پزیشکیان فاجعەیەکی تری دەوڵەتی ئێرانە. ڕوخانی دەوڵەتی ئێران بە هاتنی سەرکاری پزیشکیان زۆرتر مسۆگەر بوو، چونکە پزیشکیان زۆرتر بۆ هۆکاری ئەوەی کە دەوڵەت زووتر بڕۆخێ، لەبەرەوەی کە سەر لە چارەسەری نادان، پێچەوانە لە ڕێگەی ئەوەیە بە نەرمی قسەکردن و بە نازانم چیچی دەیانهەوێ
خۆ هەندێکی خۆ قایم بکەن لەسەر کار دەوڵەت تۆزێکی تەمەنی خۆی درێژکە فقط ئەویش ناخۆ هەرچەندە فشار بێنێ ئەوەندە تەمەنی کورت دەبێت چونکە ئیتر ڕزاوە بەڕاستی دەوڵەتی پیر بووە پیربوونێکی عادی نییە پیربوونێکی لە ناو خۆدا خەریکە بە ڕزان لە ناو دەچێت ئەوەی دەبێتە هۆکاری ڕزانیش کۆمەڵگە و بە تەیبەژنان و گەنجان و هەبوونی ڕوحی تێکۆشان و بەرخۆدانە هاوڕووکەم بینە سەر بابەتێکی عجیبی دیکە لە ئێران کلینیکی تەرکی بێحجابی دانراوە ئەو کلینیک چییە لەکوێوە هات ڕاست دەکەی بەڕاستی مرۆ پێکەنینی دێ لە بەرامبەر ئەو نێزیک بوونانە چارەسەری ئەویش حتمان مۆدلێکی تری چارەسەری دەوڵەتی پزیشکیان یان کابینەی پزیشکیان یان دەوڵەتی قوڵ یان خامنەیەی تر هەرکیان ئەرێ منیش بینیم لە خەبەرەکاندا دەرکەوتە بوو یعنی بەڕاستی مرۆڤ چاو لێ دەکا نازانێ پێ بکەنێ کۆمێدیا نازانێ عاجز ببێ جێ عاجز بوونە یان فکر لەوە دەکەی دەڵێ ئەوان عەقلیان هەتا ئێرە تێرێ دەکا کلینیک دادنێن بۆ تەرکی بێحجابی جا لەسەر ئەوش تەرکی بێحجابی ڕاستە بەو شێوازە ئێمە چاو لێ دەکەین کە نازانیم چ پێناسەیەکی بۆ بێنین ئینسان ڕاستی عاجز دەبێ ئەوە ڕێگە نییە سەرلێدان لەو ڕێگانە بێچارەی ئەوە نیشان دەدا فقط لە لایەکیش مەترسیدارە بەڕاستی چونکە تۆ شوێنێکی فەرمی دادنەی لە ژێر دەسەڵاتی دەوڵەتە دەوڵەت ئەوە فەرز دەکا پلان سازی ئەو دەکا پلان سازیەکەش جێبجێ دەکا لە ناو ژیان ناو کۆمەڵگەدا کەسانی کە ئەوە دەکەن گرێدراو بە دەوڵەتن حتمما کۆمەڵێک ژنن کە پێشتر ئامادە کراون لەوێدا دەبێت چی بکە مەسەلەن بۆ تەرکی حەجاب چ پێشکەش دەکا هێشتا ئێمە بە تەواوی نازانین چ پێشکەش دەکا فقط ناوەڕووکەکەی دیارە هەندێک یانی ژنان بۆی کە تەرکی بیحجابی بکەن دەبێت چی بکەن مۆدلی جلەکان دەردەخەن لەوێ حتمما چ جوورە مەغنەیەکی گرێ بدەن مۆدلی مەغنەکە چۆنە مۆدلی جلەکانیان بە چ شکلێکن پێڵاوەکانیان چۆنن هەتا کوێ دەبێ ئاستینەکانیان درێژ بێ هەتا کوێ دەبێ بتوانن دموچاویان دیار بێ یان مەسەلەن کاتێ بڕێگە چوون نازانم بەدەنیان دیار نەبێ خولاسە مودێلێکیان داناوە حتمما کلینیکی تەرکی بیحجابی باس دەکەن تەرکی بیحجابی ئەوە نییە کە تۆ بە کلینیک بتوانین چارەسەرکەی حجاب شتێکێک کە لە لای پیاوەوە فەرز کراوە بۆ ژن مەجبور دەکە بکەوێتە ناو دەدانە پەڕوو دەدانە چارشەوی ڕەش دەدانە مەغنا دەدانە ڕووسەری و نازانم چی و چی لێرەدا ئەوە ژنە پێویستە بریار بەخۆی بە ئیرادەی خۆی بریار بگرێ حجاب بکە یان نەکە بەڕاستی باوەڕی هەیە بە حجاب بەڕاستی حجاب شتێکە کە ژن بە شاردنەوەی بەدەنی خۆی قژی خۆی بگشتی فیزیکی خۆی دوور دەبێت لە وەکو خۆیان دەڵێن لە گوناح یان حجاب ئەرکی پیاوە کە بۆ ژن فەرز بکە ئەرکی دەسەڵاتە کە حجاب بۆ ژن دابنێ و دوایی کلینیکی بۆ دانێ تەرکی حجاب تەرکی بیحجابی ئەوە ئەرکی دەوڵەت نییە ئەرکی پیاو نییە ئەرکی هیچ کەسێک نییە هیچ کەس ناتوانێت ئەوە بکە چونکە ژن بۆ خۆی خاوەن ئیرادەیە ژن بۆ خۆی خاوەن هێزە ژن بۆ خۆی خاوەن فکرێکە ژن هەیە ژن بەشێکی ڕاستەقینەی ئەو ژیانەیە ژن خودی ژیانە کەواتە بە خۆ دەزانێ بریار لەسەر هەموو شتێکی باوەڕی خۆی دین و ئیمانی خۆی فیزیکی خۆی هەبوونی خۆی لە دڵی خۆیان ناموسی ژن ناموسی خۆی دەبێت ژن بۆ خۆی بێ خۆ بێ خۆبوون لێرەدا تۆ هەم حجاب بۆ دادنی هەم فەرز دەکەی ئەگەر حجاب نەبێ بکوژن حتا وای لێ دەکە کە خۆ بکوژێ وای لێ دەکە کە فەرز دەکە لە ژێر ناوی قورئان و ئیسلامە کە خانوادە برا باب هەرکیە دەتوانێت بکوژێ مافی کوشتنی هەیە دەتوانێت ژنە بکوژێ دەتوانێت تندوتیژی لە بەرامبەری بکە دەتوانێت هەر شتێکی پێی خۆشە بیکە هەمیش بۆ خۆت مافی خۆت دەبینی کە دەربارەی ژنان بڕیار بگری و
مۆدێل‌هایی جیاواز جلبۆی دیار بکەی لە هەمان کاتیشدا کلینیکێکیش بکە بۆ تەرکی بێحجابی. یعنی ڕەزالەتی ڕژیمی فاشیستی بەناو ئیسلامی ئێران خۆی ڕازین دەکا ڕسوا دەکا لە بەرامبەر کەسایەتی تێکۆشەری ژن، کەسایەتی بەرخۆدانی ژن، کەسایەتی سەرکێشی ژن، کەسایەتی ئازادی خواز و ژیان خوازی ژن خەریکە خۆ ڕازی لە ڕسوا دەکە دەنا هیچ کارێکی ناتوانێ بیکە. ئەو ژنەی کە بۆ خۆی بریار دەدا دەزانێت چی بکە. ئەوەندە بێ احترامی لە بەرامبەر ئیرادەی ژن و هێزی ژن و بریاری ژن دەکەن حەد و حسابی نییە. ئەو ژنەی کە بێترس ژنەی کە بێتر تێکۆشان دەکە گیانی خۆی بۆ ئازادی خۆی دادەنێ هیچ شێوازێک سەری خۆی لە بەرامبەر فشار و فەرزکردنی مەسەلەی حیجاب و وەکو ئەمە نانەوێنێ بە هیچ شێوازێک چۆکدانانێ دایش نەناوە تا ئێستا ئامادەیە قوربانی بدا بەڵام ئامادە نییە تەسلیمی ئەو ذهنیەتە ببێ نەبووە. بۆیە کلینیکەکەشی یەکێک لەو سیاسەتە قیزەوانەی ڕێژیمی ئێرانەکە باوەڕیم بەوە هەیە هەر چەندە ڕێکلامیش بکە شەڕی تایبەتیش بڕێوە ببە هیچ ژنێک ئامادە نییە بچێتە ئەو کلینیکە لەوێدا بۆ تەرکی بێحجابی پەروەردەی دەستی ئەوان بێ یان بچێت لەوێ مەرەقکە بزانێت چ خەبەرە مەگەر ڕێکلام بکەن چەند ژنێکی نیشان بدەن بڵێن ئەهان ژنان دەچنە ئەوێ ئەهان ئاو هەیە دەنا هیچ شتێک تەسلیمی ئەو ذهنیەتە نابێەوە ڕوشی لێ ناکە. بەڵێ ئەوڵ ڕووکەم بینە سەر مژارێکی دیکە دەبینین تا دێ ناڕازیبوونی گەل و فشارێک کە لەسەر گەل و بە تایبەت ژنان زیاتر دەبێ تایبەت مەسەرەن چەند نمونە بێنینەوە لە سەرەتای دەستپێکردنی مەکتەبەوە لە 1403 سێزدە خوێندکار دانیشاموز خۆیان کوشتووە و لە هەمان کاتدا دیتمان کە پارێزەرێک لەو ڕۆژانەدا هاوژینەکەی و منداڵەکەی کوشتووە هەری داوی خۆشی کوشتووە هۆکاری و هەموو خۆ کوشتنە ئەو منداڵانە بۆ خۆیان دەکوژن یاوەی کە لەلایەن باوکەوە لەلایەن هاوژینەوە لەلایەن براوە لەلایەن زەهنیەتی پیاوسالاری و دێنە کوشتن لەسەر ناوی نامۆز لەسەر هین ئەو هۆکارانە چین. بەڵێ لەو ماوەی دوایی بەڕاستی لە بەداخەوە سەرەتا بە ئەوە بێژین ڕاستە ئەوە 25 نۆمبەریش نێزیکە لە بەرامبەر هەموو ژنانی کە لەو ڕۆژەدا بوونە قوربانی زیهنیەتێکی کوژەر بەڕاستی مرۆڤ ناتوانێت چۆن بەبیریان بێنێ سەری ڕێز و نەوازش دەنوێنین سلااو ڕێزمان هەیە بۆ هەموو ئەو ژنانەی کە بەرخودانی دەکەن بە تایبەت لە حەجێک دەبن با ببن ڕوحی بەرخودانی لەو ژنانەدا هەیە مخابنیانی ئەو بەو شێوازە زەرەر لە خۆدان گیانی خوان لە دەستان بۆ ئێمە جێداخە ینی پێمان ناخۆشە هەر پێمان ناخۆشە ناڵێم زەربەیەکی گەورەیە بۆ تێکۆشانی ژن بۆ شۆڕشی ژن و ئەویش بەو شێوازە بێنینە سەر زمانیان بەم شێوازە پێناسە بکەین ئێمە هیچ کاتێک باوەڕ ناکەین و ناژبێت نەبووە بەم شێوازەش پێناسە ناکەین کە ژن بۆ خۆ دەکوژێ هۆکارەکەی پیاوە پیاوسالاریە زیهنیەتە ئەوەی کە دەکوژێ پیاوسالاریە بەدەستی خۆی دەکوژێ وا پێناسە دەکرێت بەڵام ئەوەی کە ناچاری دەکە خۆ بکوژێت دیسان ئەو زیهنیەتەیە دەنا بەدەستی ئەوان دەکوشێ بۆ خۆی ناکوشێ ئەوە ڕاستیەکە لەبەرەوە چاولێکە لە ماوەیەکی زۆر درێژە لە سەرەتایی هاتنی سەرکاری جمهوری ئیسلامی ئێران بە شێوازی جیاواز لەسەر ژنان فشارێکی بێ حەد و حساب هەبووە مەسەلەی حجابە مەسەلەی جل لەبەرکردنەوە پێشتریش لە پرسەکەی تر باسم کرد لەسەر ئیرادەی ژن فەرزکردنێکی بێ حساب تەسلیمگرتنی ئیرادەی ژن لە ئارادایە جا ژنان لە بەرامبەر ئەوە زۆر تێکۆشانێکی گەورەیان کردوون بەرخودانیان کردوون تەسلیم نەبوون بەڕاستی بەردەوام زۆر جارە هەیە لە ناو ئەو هێژمۆنگەراییە و زیهنیەتە ئەو فشارە ناچارن ژیانیش بکەن بەرخودانی بکەن ژیان بەسەر ببن ئەوەیش ڕاستێکە ئەگەر پەنایەک نەبێ ئەگەر جێگەیەکی لە ئاستێکی کە پەنای بۆ ببان نەبێ مەجبورن لەگەڵ ڕێکخراوەکانی خۆیان لەگەڵ هێزی کە دادەمەزرن لە دژی دەوڵەتەکان بە شێوازێکی هاوسەنگ و هەواهەنگ تێکۆشان بکەن ئەمە ڕاستیەکە
جا ئەو گەنجانە لە بەتایبەت لە سەرەتای 2 ساڵی شۆڕەشدا چونکە پێشەنگ بوون، ژنانی گەنج پێشەنگ بوون، ژنانی گەنجی تەمەەن لە مەکتەبدا تەمەەن 7 ساڵە هەتا بەگاتە دایکێک لە کۆڵانەکان بوون، بە تایبەت هەموو دانیشتووان ئەو خوێندکارانی زانکۆ هەموو کەسێک لە کۆڵان بوو، هەموو کەسێک بە شێوازی ڕێخستنی ئەو ژنانە بە ڕێخستن کراو لە لەحازی ڕوحی فکری، کەسێکیش پێی نەڵێ ڕوح و فکریان دەڵێ من داوای ئازادی دەکەم، ئازادی بەیانە، ئازادی ژیانە، ئازادی فیزیکە، هەموو جورە فکراندنێک بۆ خۆت بۆ ژیانی خۆت تەلەبی ئازادی دەکەی. جاو کچانەش داوای ئەوەیان دەکرد. بۆیە ئێران وەکو زەلزەلەیەکی لێهات، لەرزشێکی کە لە ناو دەوڵەتی ئێران دروست بوو بەبوونەی تێکۆشانی ئەو ژنا گەنجانە بوو، لە فکری ئەوان دەترسێ، لە هوشیاربوونی ئەوان دەترسێ، چ دەکا فشاریان بۆ دێنێ. ئەم ساڵیش دەبینین کە فشارەکە زۆر زیاد بوون، لە هەمان کاتیشدا ژەهراویکردنی ژنا هێشتا بەردەوامە، هەر جارێ ئامارێکی جیاواز دەردەکەوێت کە ژەهراوی بوون، فەرزکردنی تەمەنی بچووک کۆدەک هەمسەری، لە هەمان کاتدا توندوتیژی لە مەکتەب لای مدیرە، لە لای نازانم مامۆستاکەیە یان لە قانونەکانی دەوڵەت دەژهر بەم شێوازە ئەوەندە فشاریان بۆ دێنێ، ئەوەندە گیریان پێدەدا، جلت ئاوایە، شەڵوارەکەت نازام چۆنە، لاکی نینۆکت نازام چۆنە، ماتیکت لێ داوە، قژت لە دەرەوەیە، قژت ڕنگ کردووە، یان تۆ نازانم پێڵاوەکەت ڕەنگی چۆنە، کولە پشتەکەت نازام ڕەنگی چۆنە، نازانم قەلەمەکەت ڕەنگی چییە، گۆرەویەکان ڕەنگت نازانم سوورە. ئەوانە هەموو بەهانەی ئەوەندە سادە و بەسیدن، ینی مرۆڤ پێی سەیرە کە چۆن دەبێتە هۆکاری ئەوەی کە تۆ تەهدیدکەی ببێتە وەسیلەیەکی بۆ تهدیدکردن و دەرخستن لە مەکتەب. جا ئەوە زۆر کچ هەیە مەسەلەن زۆر ناڕەحەت دەبێ وا دەزانێت شتێکی باش دەکات، دەچێت بەدەستی بە فشارهێنانی ئەو زیهنیەتە دەچێت زەرەر لە گیانی خۆی دەدا، نابێ بە هیچ شێوازێک زەرەر لە خۆی بدە، پێچەوەنە لە بەرامبەر و عەقڵیەتە ڕاوەستێ، نابێ ببێتە هۆکاریەوە. لە مەکتەبدا جێگا نییە، لە دەرەوە جێگەی خوێندن هەیە، دەتوانێت لەژێر دارێک دانیشە 4 کتێب بگێتە دەستی بخوێنێ، دەتوانێت زانکۆ لەوێ قازانجکە. نابێ بۆ زانکۆیەکی بۆ مەدرسەیەکی کە ناتوانێت بچێ لەوانەیە لە ئەین دوورکەوێ بچێ زەرەر لە گیانی خۆی بدە. لەوێ نییە با نەبێت لە جێیەکتر بۆ خۆی بخوێنێ. لێرەداش پێویستە خانوادە بنەماڵە ئالیکار بن، خانوادە پێویستە پشگیری بدەن، ڕانماییەکی باش بکەن، پێویستە ئامۆژگاریەکی ئازادی خوازانە نیشان بدەن بۆ کچانە، بۆ منداڵەکانی خۆیان. بۆیە بکوژی ئەو ئامارەی کە تۆ باست کرد 13 کچ لەو ماوەیە هەمووی دەوڵەتە. ڕژێمی جمهوری ئیسلامی ئێران قاتلی ئەو کچانەیە، زیهنیەتی پیاوساڵاری لە هەر شوێنێک بێ قاتلی ئەو کچانەیە، قاتلی مرۆڤاییە. وەکو تریش پرسی ئەو وەکیلی دادگوستەری، هەر وەکیلی دادگوستەری نییە، لەو ماوەیەدا زۆر کەس لەو ماوەیە نەڵێن هەر لە هاتنی سەرکاری دەوڵەت هەتا ئێستا بە تایبەت ئەمساڵ زۆر لە لووتکەدایە، خۆکوژی مرۆڤ بەڕاستی تر حەد و حسابی نییە. خۆکوژی من هەر بۆ ژنانم گوت بۆ گشتی مرۆڤەکان قاتیلەکەی دەوڵەتە، قەیرانێک دروستەکە، قەیرانێکی کە مرۆڤ ناتوانێت لە ناوی دەرکەوێت، قەیرانی کۆمەڵایەتی، قەیرانی پێکەوە ژیان، قەیرانی ئابووری، قەیرانی خۆشەویستی، قەیرانی ڕێزدانان، قەیرانی ئەخلاقی، قەیرانی سیاسی، قەیرانی بەیانی فکر، قەیرانی گشتی شەڕ و نازانم هەزار دەردووبەڵای تر وای لێ دەکە کە ئیتر نەفەس لە مرۆڤایی دەبڕێ. ئەوەی کە بۆی دەمێنێت چییە؟ توندوتیژیە، چونکە ڕێگەی توندوتیژی بۆ خۆش دەکە، وای لێ دەکە کە یان خۆ بکوژێ یان دەوروبەری خۆی بکوژێ. ئێستا هەموو پیاوێکی کە لە ماڵەوە بێ یان دەرەوە بێ لەوانەیە چەند دەرسەدی هەبێت، 2% 3% هەبێت کە فکر لەوە دەکە کە نەکەوێتە ناو هەچەلی ئەو سیاسەتە، بەڵام زۆربەی مەیلی بەرەو توندوتیژی دەچێت و بە سیاسەتی شەڕی تایبەت
بە فیلمەکانی شار بە ڕۆژەوی شار بە دروستکردنی تابلوی کوشتن و خۆکوژی مرۆڤەکان بەرەو کوشتن دەبە توندوتیژی ئاوا دەکە لە جێ ژیانی ئازاد و یەکسان و مهرەبان و بە عەدالەت مرۆڤەکان سەر لە خۆکوژی و یەکتر کوشتن و لە ناوبردن دەکەن مەسا ئەو وەکیلی دادگوستەری ژێکێک لەوانەیە بێچارەیی و کاری کرد بەڵێ بێچارەیی لە هەمان کاتیشدا بێزاربوون لەگەڵ بنەماڵی خۆی ژیانکردنیش قەیرانی بنەماڵە وەکیلەرکی دادگوستەریە ئەوە لێ خۆی کەسێکی مەمور هینێکی کارمەندێکی دەوڵەتە جا بزانە قەیران لە ئەستێکی کۆمەڵگەدا نییە دەوڵەتیە دەوڵەت قەیرانێکی وای دروست کردووە کە بە خۆش ناتوانێت لە ناوی دەرکەوێت ڕێگەی چارەسەری هەیە نەک نییە لە لای دەوڵەت نییە فقط بۆیە نابێت کەس پشت بە دەوڵەت ببەستێ هەوڵ ڕووکەمبینە سەر مژارێکی دیکە نۆزەی ئابانما حکمی سێدارەی وریشە مرادی ناسرا بە هەوڵ جواناسنە ئەندامی کەژار هات ڕاگەاندن ئێوە چی دەڵم بۆ حکمی سێدارەی هەوڵ بەڵێ سەرەتا ئەو حکومە شەرمەزار دەکەین ئەو زێنیەتە نەعلەت دەکەین ینی لە بەرامبەر کەسایەتی ئازادی خواز دموکراسی خواز حکمێکی بەم شێوازە بەڕاستی ناڕەوایە شەرمەزاریش کەمە دەوڵەت دەبێ حساب لە بەرامبەر ئەو ژنان تێکۆشەرانە بدە لەبەر ئەوە کەسایەتی هەواڵ جوانە هەواڵ پەخشانە ئی هەواڵ زەینەبە ئی هەموو ژنانی کە لە زینداندان بەرخودانی دەکەن لەو ماوەیە چالاکی زۆر باشیش کرا هەمووی ئەگەر چاولی دەکەی دەبینی لە دەوڵەت لەبەر ئەوەی کە پاراستنی خۆی بکە حکمێکی بەم شێوازە سادر دەکە ێرشی ژنانی تێکۆشەر دەکە بەڕاستی وەحشەتی دەوڵەت ترسی دەوڵەت لە ئازادی ژنان هەیە کۆمەڵگە هەیە لەبەرەوە دەڵێم من دەتوانم بە کورتی ئەوە بێژم تێکۆشانی هەواڵ وریشە لەگەڵ پەخشان و زەینەبی جەلالیان کە پێشەنگی هەموو ژنانن لە ناو زیندانەکاندا لە دەرەوە هەموو ژنانی ئێران و ڕۆژهەڵاتی کوردستان بە تایبەتی ژنانی زیندان دەبێت ڕێگەی ئەو تێکۆشەرانە هەڵبژێرن ڕێگەی هەواڵ جوانە هەڵبژێرن دەوری هەواڵ جوانە کۆ ببنەوە دەستی هەواڵ جوانە بگرن پێکەوە خۆبەرەخستن بکەن ڕێگەی تێکۆشان ئەو ڕێگەیەیە ڕێگەی بەرخودان ئەو ڕێگەیەیە هیچ ژنێک بێ تێکۆشان بێ بەرخودان بێژ لە بەرامبەر ئەو زیهنیەتە شەڕ بکە ناتوانێت ئازاد بێ بەرخودان نەبێ ئازادیش نابێ لەبەرەوە دەتوانن لە دەوری کەمپینی کەژاریش کۆ ببنەوە نەبوو ئێدام بەڵێ بۆ ژیانی ئازاد لە لەو چوارچەوەیە هەموو کەسێک لە هەموو جێک بە تایبەت ژنان چالاکی خۆیان فراوانتر بکەن بە تایبەت دایکانی ئاشتی کە سلااو ڕێزمان هەیە بۆیان تێکۆشانیان زۆر باشە بەرزە بە نرخە دەتوانن پێشەنگایەتی بۆ ئەو چالاکیانە بکەن کە دەکەن لە ئەوروپا ماوەیەکی درێژەکە چالاکی بڕێوە دەچێت بۆ چالاکی ئەوانیش سلااو ڕێزمان هەیە بارخودانی ئەوانیش پیرۆز دەکەن دەتوانن بە چالاکی و خەباتی خۆیان پشگیری لە هەوا جوانە بە تایبەت هەموو ژنانی زیندان هەموو ژنانی بارخودێر فراوانتر بکەن خاوەنداریکردن لە ئاهوو دەریاییش زۆر گرینگە ژنێکی کە ڕادیکالانە ڕێگەی تێکۆشانی هەوا زەینەب و هەوا جوانە و هەوا پەخشانی هەڵبژارد بە ڕەنگێکی تر بوو بەڵام فەرق ناکە ژنان لە هەر شوێنێک ڕێگەی تێکۆشان هەڵدەبژێرن هەمومان دەبێت پشگیریان بکەین فقط ڕێگەی تێکۆشان بێ ڕێگەی بەرخودان بێ ڕێگەی لە ناوچوون نەبێ ڕێگەی ناچاری نەبێت چونکە ئێمە حرەکەتی ژن چۆنین لە هەموو جێکەگە یەک بگرین یەک هەڵوێست بین یەک خەبات بین ئەو کاتە یەک ڕێزین کەواتە بەهێزین بە ئیرادەین و دەتوانین شکست بە زیهنیەتی سەردەستیش بێنی هەوڵ ڕوکەن سپاسان دەکەین بۆ بەشداربوونتان لە بەرنامەی و هەفتەیەماندا سپاس بۆ ئێوەش بیسەرانی ئازیز بۆ شێوە گەیشتینە کۆتایی بەرنامەکەمان بابەتی بەرنامەی و هەفتەیەمان بارودۆخی سیاسی دوای هاتنی پزیشکیان فشارێک کە لەسەر ژنان بە ناوی ناموس و حجاب لەسەر ژنان بەڕێوە دەچێت سزای سێدارەی هەوڵ جواناسنە ئەو مژارانەمان لەگەڵ میوانی بەرنمەکەمان تاوتوێ کرد میوانی بەرنمەی و هەفتەیەمان هەواڵ ڕوکەن نەغەدا ئەندامی بەڕێوبەری کۆمەلگای ژنانی ئازادی ڕۆژهەڵاتی کوردستان کەژار بوو تا بەرنمەیەکی دیکە و بابەتێکی دیکە لەناو خێر خۆشی دابن.